بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لەم بەرنمەیەدا قسە لەسەر گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیاسەتی نوێی ئیدارەی ترامپ و ئەمریکیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دوای چیەوە و گفتوگۆکان لەگەڵ ئێران چ کاریگەری دەبێ و سیاسەتی ئەمریکا لە عێراقیژە هیچ گۆڕانکارێکیش لە عێراق بەڕێوەیە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر سەدار عەزیز نووسەر و لێکۆڵەر قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێر بێ، سوپاسیان سپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە ئیداری ترامپەوە دەست پێ بکەین لە مانگی یەکی ئەم ساڵەوە هاتووەتە سەر حوکم، تێڕوانینێکی تایبەتی هەیە بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست یاخود ئەمریکیەکان خۆرهەڵاتی ناوەڕاستیان بەلاوە گرینگە یاخود شوێنی تر گرنگترە بڵێن وڵانی لەگەڵ چین لەگەڵ رووسیا یاخود گرنگێکی تایبەت بە خۆرهەڵاتی ناوەڕاست دەدەن؟ یەکەم سەردانی ترامپ بۆ خۆرهەڵاتی ناوەڕاستە بۆ سعودیەیە، دەلالەتە لەوەی کە خۆرهەڵاتی ناوەڕاست گرنگە و تا ئێستاش ئەو کەسەی دوو جار چووە کۆشکی سپی لە کورتترین ماوە سەرۆکی ئیسرائیل لە سەرۆکوەزیرانی ئیسرائیل کەواتە گرنگی هەیە و دانوستانەکانی ئەمریکا لەگەڵ ئێرانە کە ماوەی چەند ڕۆژی پێشتر لە مەسقەت دەستیان پێ کرد دیسانەوە دەلالەتە لەوەی کە ئەگەر نەشیانەوێ هەر گرنگی هەیە. بەڵام لەوەی کە یعنی ئەمریکا بەگشتی لە ماوەی ڕابردووە دەیەوێت جۆری مامەڵەی سەنگی تێوەگلانی مەسرەفی تێچوونی هەمومانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم کاتەوە، بۆیە ئەبینین ئەوەی ئەمریکا هەوڵی بۆدا ئەوەیە پرۆسی بازرگانی گەورە بەدەستێنانی پارە لە سعودیە ئاشتی لەگەڵ ئێران و پشتیوانی ئیسرائیل لە ململانەکانی و نێوەندگیری لە نێوان ئیسرائیل و تورکیا لە سووریا. بۆیە یانی ئەبینین دەسوەردانەکانی ترامپ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سنووردارە ئابووری و ئاشتی و پشتیوانی دۆستەکانی ئەمانە بڵێم پاڵ نەرێتی. باش بەس وتی یەکەم سەردانی بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست دەبێت ترامپ، یەکەم سەردانی بۆ سعودیە دەبێت، بۆچی هەڵبژار پێویست پارەیان زۆرە؟ ترامپ لە ڕوانگەیەوە هاتووە کە پێش ئەو خەڵک هێز و پێگەی ئەمریکای بەکاری هێناوە بۆ ئەوەی ئەمریکا لە دنیا تێوەگلێ و پارەیەکی زۆر سەرفکا و زیانی پێبگەێنێ. ئێستا ئەم ئێوێ پێگە و هێزی ئەمریکاوە هات بەکاربێنێ کە پارە بێنێ بۆ ئەمریکا و سوود بە ئەمریکا بگەێنێ، چونکە ئەمریکا قەرزارێکی زۆری چین و یابانە و سوویەکی زۆر ینی خزمەتی ئەو قەرزە بڕێکی ئەجگار زۆرە، بۆ یەکەم جارە لە مێژووی ئەمریکا کەم خزمەتی ئەو قەرزە هێندەی بودجەی پەنتاگۆنە. ئەمە لە مێژووی ئیمپراتۆریەتەکان لە دنیا کاتێک خزمەتی قەرز هاوتای تێچوونی سەربازیە، یعنی خاڵی وەچەڵخانە لە هاوسەنگی هێزە. وێ لەم ڕوانگەیەوە ینی ترامپ بە دوای پارە ئاگەڕێ، بە دوای سوودمەندی ئاگەڕێەوە دیدی بۆ وایە. باش بەس وەکو ترامپ لە ماوەی ڕابردوو شەڕێکی ئابووریشی ڕاگەیان لەگەڵ زۆربەی وڵاتانی جیهان، بۆچی پەشیمان بۆ یاخود پێشتر دەیوت من لە ماوەی 24 سەعات لە شەڕی ئۆکرانیا و رووسیا ڕادەگرم، بۆچی نەیتوانی ئەمەش بکە؟ ینی پەشیمان بووە لە بڕیارەکانی؟ دووشتی جیاوازن، تاریفە جیاوازە و شەڕی ئۆکرانیا جیاوازە. ئامانجی ترامپ لە تاریفە دیسانەوە گەڕێتەوە بۆ ئەو دیدەی کە خەڵک سوودمەندە لە ئەمریکا سوودمەندیە لە ئەوانی تر، بەڵام ئێستا ئەگەر بێت و ئەم باج خادە سەر کاڵاکانی وڵاتانی تر کە دێن ناو بازاڕی ئەمریکی ئەو ئەمریکاش سوودمەند دەبێت لەوە. بەڵام ئامانجی درێژخایەنیان ئەوەیە کە گوایە کۆمپانیە زەبەلاحەکانی ئەمریکا لە دەرەوەن بێنەوە بۆ ناو ئەمریکا، لە ناو ئەمریکا خەڵکی ئەمریکی بخەنە سەرکار و کار بۆ ئەمریکەکان دابین بکەن و بڵێم ببێتە مای ئەوەی کە ڕیئیندەستریالیزیشن بڵێن، یعنی ئەمریکا جارێکی تر بگەڕێتەوە بۆ پیشەسازی، چونکە ئەمریکا ئێستا لە قۆناغی پاش پیشەسازیە، لە قۆناغی پاش پیشەسازیە ئابووری ئەمریکی لەسەر خزمەت و داهێنانە. لەم ڕوانگەیەوە ئامانجی درێژخایەنی تاریفە ئەوەیە کە جارێکی تر ئەمریکا بە پیشەسازی بکرێتەوە. زۆر سەختە، زۆر ئاڵۆزە و بینیمان ینی
لە ئەنجامی ئابلۆقاین تاریفەیە کاڵا لە ئەمریکا بەرز بووەوە پشکەکان دابەزی خەڵکوایە بینێ کە زەرەری لێکە بۆیە ترامپ بۆ ماوەی 90 ڕۆژ بڵێم ڕایگرت خەڵکوایە بینن ئەمە پاشکشەیە تەنها لە بەرامبەر سینیانە بێ دوای پاشەخشەی دەکەیان هەر بۆ ماوەیەکی کاتیە یاخود لە ڕوانگەی ئابووری و ئەمریکا قازانجی لێ دەکات چونکە وتیان لەمە دووە خەرجی خێزانی ئەمریکی تاکی ئەمریکی زیاد بکا بۆی ئەو سیاسەتە پێناسەپانی خێناسە گومرگیە ینی تێگەشتنی ترامپ وایە کە ئەمە دەبێتە هۆی بژانەوەی پیشسازی لە ئەمریکا و بێتە هۆی ئەوەی ئەمریکا ببێتە وڵاتێکی هەناردەکەر بەڵام ئابووری ئەمریکی ئەو قۆناغی تێپەڕاندووە ئابووری ئەمریکی ئێستا ڕێژەی بێکاری لە ئەمریکا 4%. ئەم ڕێژەی بێکاریە تۆ کە ڕێژەی بێکاریەکە تەنها 4% ئەگەر بێت و پیشەسازی بینتەوە بە ناو ئەمریکا لەکوێ کرێت دەستی کارهێنی ئەبێ لە دەرەوە بیهێنی ئێکە لە دەرەوەی هێنی سیاسەتی ترامپەوەی دیوار دروستکە بە دەوری ئەمریکا و نەیەڵە کەس بێ بۆ ئەمریکا یانیکی ئەمە دوشتی متەناقضن یان دژبەیەکن ئەم دوو سیاستە و لەمان کاتەیانەوێ دۆلار هەرزان بکەن بۆ ئەوەی خەڵک بتوانێت کاڵای ئەمریکی بکڕێت چکە کاتێک دۆلار گرانە کاڵای ئەمریکی بەرهەمەهێنی نرخی گرانە ناتوانێت ڕکەبەری بکات لەگەڵ کاڵای چینیە یا کاڵای شوێنەکانی ترە بەڵام کە ئەیانەوێت دۆلار هەرزانکەن ئەیانێت دۆلار هەر بەهێزی بمێنێتەوە ئایا هەرزانی و بەهێزی بەیەکەوە ئەکبێ ئەمە شتێکە بەدەستیەوە بڵێم ئەناڵێنن هەوڵی بۆ دەن حەلیکەنان بەس پێت وایە بەوەی بەم بارودۆخە یعنی ئەوەی کە سەپاندنی شەڕی ئابووری بێ لەگەڵ ئێستا لەگەڵ چین زیاتر یاخود ئەوەی تایبەت بە ئوکرانیاش ینی وە متمانە لەگەڵ بێ متمانە لەگەڵ وڵاتانی ئەوروپاش ئەمریکا تووشی گۆشەگیری دەکە یاخود بەهێزی دەکاتەوە ئەمریکا باسی شەڕی ئۆکرانیامان نەکرێ شتێکی ترە ئەمریکا ترامپ خۆی یەکێک لە ئامانجەکانی تری تاریفەکەی ئەوەیە کە وەکو کارتی فشار بەکاری بێنێ وای داانەیە کە ئەمە وڵاتان ناچارەکە بێن دانوستانی لەگەڵا بکەن و ئەو توانێت مەرجەکانی بە سەریان نەبسەپێنێ چونکە وڵاتانی تر زیانی گەورەیان بەرەکەوێ لەما دۆست و دژمن وەمانە نییە هەموو کەس وەکویەکە هەر لە ئەوروپایە ئەمریکا چینە یابانە هەمووی وەکویەکە بەڵام دەرکەوت یانی ئەمە ئاسان نییان پرۆسەیە هەم نەهێنانەوەی پیشەسازی نەپسەپاندنی گومرک نە بەڵام ئایا ترامپ سیاسەتی ئەگۆڕێ ئەمانە بە ئاسان نییە ینی لە پڕ هەرچەندە ئەم زوو ئەگۆڕێت و زوو بڕیاری ئەیاتومانە بەڵام لە پشتی ئەمەوە کۆمەڵێک هێزی ئاڵۆز هەیە کە ئەیانەوێ سەر لە نوێ ئەمریکان نەک تەنیا لە پەیوەندی دەرەوە لە ناوەشتا ڕێژنەوە لەوەی کە چۆن حکومڕانی بەڕێوە کێ حکومڕانی بکە سیستەمی ئابوووریەکەی چۆن بێ ئەم هێزانە لە پشت ترامپەوە خۆشیان لە ناو ململانیان لەگەڵ یەکترا خەڵکانێک هەن بۆ نمونە لە دیجی ڤانس نوێنەرایەتیانەکە کە جێگیری ترامپە ئەمە بڵێم ڕوانگەیەکی تایبەتیان هەیە بۆ ئەوەی کە ئەمریکا چۆن حکم کرێ خەڵکێک ئێلۆن ماسک ڕوانگەیەکی جیاوازی هەیە کە نخبەیەکی تەکنۆ ناشناڵیزمی جیاوازن خەڵکی تر هەیە کە ڕوانگەیان تەواو جیاواز ئەمە خۆی ئەمریکا هەمیشە وا بووە قوتابخانەی فکری هەن ڕوانگەی هێز و گروپی جیاوازن دێنە ناو ئەگەنە حکم و بەو شێوەیە حکومەکەن بۆیە یعنی ئایا کامیان زاڵە بێت لەسەر واقعەکە وەستا دینی سەرشڕی ئۆکرانیا بەس سەبارەت بەو شەڕ ئابووری لەگەڵ چین بۆچی بەس چین یعنی ئێستاوتی ئەو پێناسی گومرگە دژی چین زیادەی کرد بەڕێز خوێنەوەی زۆرت هەیە کتێبت هەیە لەسەر چین چین ئێستا لە ڕووی ئابووریەوە باڵی بەسەر جیهاندا کێشاوە مەترسیتاوی بۆ ئەمریکا دروست کردووە چین ئێستا دڵی پیشەسازی جیهانە ئەگەر سەری نەخشەی جیهان بکەی لە 20 ساڵی ڕابردووە زۆربەی زۆری وڵاتانی جیهان کاڵەکانیان لە چین دروستەکرێت یعنی ئێستا تۆ لە سلێمانی بتەوێت هەر شتێک دروستکەی لە چین هەرزانتر دروستیەکەن
ئەمە بۆتە مای ئەوەی کە چین ئابووری ناوخۆی زۆر وڵاتانی ئەفریقا و ئەمریکا لاتین و ئاسیا ئەوشن تەنانەت ئەوروپاشی پشتیوە ینی ئەوە کوالێت بڵێ هەرزان پێوێت بە کوالێتی خراپەوە یاخود کوالێتیشیان باشە چین کوالەتی باشە خۆی کۆمەڵێت هینی هەیە یەکەمیان چین بازارێکی گەورەی لە ناوەوە هەیە دەستی کارێکی زۆری هەیە دەستی کارێکی هەرزانی هەیە و ئیشکردن لە چین یانی مرۆڤی چینی 10 ساعت لە ڕۆژێکە ئیشەکە ئەمە کەمە لە شوێنانی ئەوروپین ناتوانێت یانی هەر بەپێی یاساخ ڕێژەی ئیشکردن لە ئەوروپا هەفتەیەک لە 35 ساعت بۆ 40 ساعتە بەڵام لە چین ئەچێدە 6 ساعت و 7 ساعت یانی ئەمە دوو قاتە تاحری بۆیە کەس ناتوانێت جێگرێ ئەو بێ هەرچەند ئێستا هەندێک وڵات هەن لە ڕکەبەریان بۆ من ئەندەنووسیا یەکێک لە وڵاتانی کە بە خێرایی هەڵەکشیە لە ڕکەبەریان جا چین بەفعلی ینی بازاری ئەوروپی و ئەمریکی و ئانەشی ینی کۆنتترۆل کردو کاڵای ینی یەکێک لەو نمونانەی کە وەکو بڵێم جۆرێکە لە کۆمیدیایەوەی ئەو کڵاوەی کە ترمپێک ئاتری لە چین دروستکراوە هێنە یعنی هەر شتێک چکە دەست ینی ئەو خەسڵەتانی لە چین هەیە لە هین نییە لە ئەمریکا نییە تۆ لە ڕووی دموگرافیەوە ئەو وڵاتانە کەمەکەن خەڵکی بەتەمەەن زیاترە لە خەڵکی گەنج خەڵک ئەوێ ئیشی داهێنان کە ئەوێ ئیشی تەکنۆلۆژیای باڵا بکە ئەوێ ئیشی داهاتی زۆر کە ئەوێ کەمتر ئیشکە ئەمانە بڵێم ڕوانگەیەوان بۆیە پیشە سازی بۆ خۆی ینی پێویستی بە جۆرێک لە سیستەم و کۆمەلگای لە چین بەس چین زیاتر لە ڕووی ئابووری و دەوێ هەژمونی هەبێ هیچ لە ڕووی سیاسیەوە ناتێتە پێشەوە جار لە خۆرەڵاتی ناوەڕاست بێ لە ناوچەکانی دیکەجییان بێ چین جیاوازە لە سیستەمەکانی تر چین بە دوای سیستەمی هاوپەیمانیەتی ئۆمانە ناگەڕێت چین ئەوەی دەیەوێت کە تۆ بڵێم مادەی خامەوەی بۆ من لە عێراق چین چیەوێ نەوتیەوێ بازاڕیەوێ لە داهاتووە مادی خامێوێ بەڵام ئەژزانە یعنی ئەوە نییە چین لە ڕووی سیاسیەوە هیچ نەکات ینی ئەم دیدەیە تۆزێکینە سادەیە چکە ئەبینی چینیەکان یانەوێ وێنایان جوان بێ یانەوێ خۆش پێویسترێن یانەوێ ڕابزمەکو بنکەی سەربازی ئەمریکا بنکەی سەربازی دانێ دراسەیان کردو ئەمە ناکەن هیچ پرسێک نییە بۆ چین گرنگ بێت جگە لە پرسی چین وە چین بڕای ئەوێ خۆی جیاواز کات لە ئەوروو لە غەرب بەوەی کە هەر وڵاتێک خۆی سەروەرە و لە ناو ئەو وڵاتە چی ئەبێ پرسی چین نییە بۆ نمونە چینیەکان هیچ کێشیان نەبوو لەگەڵ ئەسەدا تەنانەت چەند جارێک پشتیوانی ئەسەدیشیان گفیتۆیان بەکارهێنا بۆ پشتیوانی سەد چکە بڕایان وایە دەوڵەتی سەروەر مافی ئەوەی هەیە هەموو شتێک لە هاوڵاتەکانی بکە ئەمە پێڵێن ئابسولوت وێستفیلیا یعنی بەڕەهایی بڕایان بە پرینسیپی وێستفیلیا هەیە لەم ڕوانگەیەوە چین زۆر جیاوازە لە هێنیانی نایەت ینی بڵێم دەستوەردان کە یان بڵێ بۆ هەڵبژاردن ناکرێەوە کۆمریکیەکان ئەڵێن یا ئەبێ هەڵبژاردن کرێ ئەو شتانە پرسی ئەو نییە باش بەس ئەو منمانی لەگەڵ ئەمریکایە سا لە ڕووی ئابووریەوە چین براوەی ئەمریکا دۆڕاوە لە ڕووی هەژمونی ئابووریەوە پیش سازیەوەی کە خۆت دڵی گیانە لە ڕاستیە هینا ینی ئەمریکا تا ئێستش گەورەترین سوودمەندە ینی لەوەی کە ئەوەی ئەمریکا لێ ترسێ ئەوەیە کە چین لەو ڕۆڵەی کە پێی دراوە بگوێزێتەوە بۆ ڕۆڵێکی تر ئەو ڕۆڵی چین پێی دراوە کە چین لەو ڕووکاتی کە هاتە ناو WTO-ەوە ڕێکخراوی بازرگانی جیهانی ینی دەرفەتی ئەوەی پێدرا کە کۆمپانیا زەبەلاحەکانی دنیا لەوێ کارکەن لەوێ قازانجکەن یعنی قازانجێکی جگار زەبەلاحە گەڕێتەوە بۆ ئەمریکا لە چینەوە لە ڕێک ئەو لە ڕێ ئەپڵەوە لە ڕێ مایکرۆسۆفتەوە لە ڕێ هەموو کۆمپانیای بەڵام ئێستا ئەم دیدە جیاوازە وایە بینێ کە چین چودە قۆناغیەوەی کە ئەتوانێت لە ڕووی سەربازیەوە بەهێز بێ لە ڕووی کاریگەریەوە بەهێز بێ و ئەمریکا لە ڕووی ئابووریەوە لاواز بێ چین ببێ بە یەکەم ئەوە
توانای سەربازی کەمترە بێ و لە ئەنجام ینی ئەو ڕوانگەیە سەیریەکەن لە درێژخایەنە بۆ نمونە کاتێک چین لە پەنەما کاریگەرەوە پەنەما لە ڕووی استراتیژیەوە بۆ ئەمریکا گرنگە ئەیانەوێ بۆ نمونە چون بۆ گرینلاندی سانەوە پەیوەندی بە چینەوەی کە بازرگانی ئەچێت کە بەستەڵەکەکان ئەتوێنەوە بازرگانی ئەچێتە کە عینی باکوورەوە لەوێنەوە ئەمانە هەموو ینی داڕشت ئێمە بە قۆناغێکی ترە چین بلەوەی ململانی هێز و ڕێڕەوی بازرگانی و ڕۆڵی وڵاتان لە دنیا باش بین و سەر ئەمریکا لە شەڕی بڵێن تایبەت بە ئۆکرانیا وەو مامەڵی کە کرا لەگەڵ سەرۆکی ئۆکرانیا لە کۆشکی سپی پێچیانی جەنگەکانی خراپ بوو جلەکانی خراپ بەڵێ پەیوەندی بۆ بووی بۆچی ینی وایان لێ کرد وێستا جەنگی ئۆکرانیاش ڕادەگیری پێ دوایە ئەگەر ڕابیگیری لێکەوتی چی دەوێ بۆ نمونە ترمپ جەماعەتی ترمپ حەزیان لە زیلێنسکی نییە چکەوا بینن زیلێنسکی لە بەرەی دموکراتە لە بەرەی ئەو هێزانەیە کە بڵێم ئەمریکایەک پشتیوانیە کرد کە ناری ترامپ ینی لە ئەو هەڵ مامەڵەی لەگەڵ زیلێنسکیە ئەویست ئەو پەیامە بگەێنێ کە ئەو دژی ئەم جۆرە مامەڵەیە ئەو وایە بینێ پارەی ئەمریکی سەرفەکرێت لە ئۆکرانیاوە ئەمریکا هیچ قازانجی کرێنەکە بۆی ئەوێ لە بەرامبەر ئەوە ئەمریکا ئەوەی پێڵێن مادە دەگمەنەکان ئەوانەی دەستکەوێت و لە گرێبەستی ئەوە بوون لە ڕاستی ئەو گرێبەستە ئامادەش کرابوو تەنان مێزیشی بۆ ڕازێنرابووە کە واژۆ بکرێت و تەنان خواردنیش هێنرابوو بۆ سەرمیازەکە بەڵامی تر ئەو شەڕە ڕوویە لە بینی ئەو دوانە بۆیە وایە بینێ کە رووسیا مەترسی نییە بۆ سەر ئەمریکا و ترامپ پوتین ئەتوانی سیقەی پێ بکەیەوە پەیوەندێکی تایبەتیان هەیە چکە باز دەکەی ترامپ چوو بۆ رووسیا دەڵێن یەکەم وتوێتی کاتێک کە تەقی لێ کراوە ترامپ پۆتیوتی دوعام بۆ کردو دوای وێنەیەکی بۆ خۆی ئەوە جۆرێکە لە پوتین ئەزانێ ترامپ پێی خۆشە ئەگەر پوتین وادانێکە بەڵێم بە گەورەیە دانێ بە گرنگی داهانێ چکە وا بیرەکاتەوە کە بە کوردی حەزی لە ماستاوکردنە خۆی وای ببینین کەسێکی گەورەیە ترامپیان ترامپ معجبە بە خەڵکی وەکو پوتین بە خەڵکی وەکو شی جاوپینگوان خەڵکێک کە دەسەڵاتیان هەیە و بەهێزمانە ئێشیۆ خۆشی وا بێتوانە بەڵام ئەم کێشەی ئەم هەڵبژاردنەوە شتانی هەیە بزان ئەوە درێژی کاتەوە بزان بۆ بەس پێدووە جەنگەکە ڕابگیرەوەی کە بەڵێن دا 24 سەعات جەنگی ئۆکرانیا و رووسیا ڕابگیرێ 24 سەعات خەریکە 24 هەفتە خۆی لە ڕاستیە هێنە رووسیا ئامانجی گەورەی هەیە لەوەی کە یعنی ئەگەر وایەن دانابوو کە ئۆکرانیا بگرن و سەر لە نوێ ململانی هێز لە ناوچەکە داڕێژنەوە لە دەریای ڕەش بە هێز بن و فشارکەن لەسەر بەشەکانی تری ئەوروپا و یعنی ئەوە نییە تدنیا هین بێ ینی شتێک بێت بەتەکی پوتین ڕۆڵی سەرەکی هەیە تایە بەڵام دیدێک هەیە لە رووسیا کە رووسیا ئەگەر بێت و نەچێتە پێشەوە ئەوە ئەوانی تر دێنە پێشەوە ئەگەر ئەوانی تر بێنە پێشەوە لە ئەنجامە رووسیا ئەکەوێتە مەترسیەوە ئەمە دیدێکی جیۆپۆلیتیکی کۆنە ینی ئەگەر بۆ نمونە ئێران ئەڵێ ئەگەر من لە عێراق نەبم کەسێکی تر لە عێراق ئەگەر کەسێکی تر لە عێراق بێ لە ڕێ عێراقەوە دەستوەردانەکە لە ناو منە بە هەمان شێوە ڕووسەکان بێرەکە نەگەرێمە لە ئۆکرانیا نەبین هاتە سەرکاری ترامپ قازانجیە بوو بۆ پۆتین و رووسیا بەتاکی پۆتین پێشتر وا سەیرەکرا کە بێدۆستە لە دنیادا ئابڕاوە کە شاری لەسەرە کە بەڵام ئێستا نە ئەمریکا دیدێکی تاوا جیاوازی هەیە پێویست بە ترامپ وڵاتانی ئەوروپا بێمتمانەی شەیە لە بینی سەبوونە من هەتا وڵاتانی تری وەختێک داوتی کەنداوی مەکسیک بۆرن بۆ کەنداوی ئەمریکا داوای گرینلاند پەنەما ینی زۆر شوێنی تر باوای دەکەن ینی بەتاکی ترامپ حەزی لە یەکێتی ئەوروپا نییە بۆ کارەکەی وای پێوەست دەکات کە بەهێزە یەکێت ئەوروپا وەکو لە ژێر سایە یەکێتی ئەوروپا ببێت یەکەیەکی بەهێز کە تقریباً هاوتای ئەمریکایە ئەم حەزی لەمەنی ئەوێ ئەوروپا وەکو وڵات مامەڵەی لەگەڵا بکە لە ڕێی هەنگاریاوە ئەم هەوڵانەیەکە لە ڕێی ئیتالیاوە سەرۆکوەزیرانی ئێستا ئیتالیا زۆر دۆستیانە
ڕاستڕەوەکان زیاتر ماڵ لەگەڵەوە دەکات پشتیوان ئەوەی کە بینیمان جێ دیڤانس لە میونخ پشتیوانی ڕاستڕەوە تونڕەوە فاشیستە نازیەکانەکە لە ئەڵمانیا لە هەنگاریا لە ڕۆمانیا لە وڵاتان لەم ڕاگەیەوە هینە وە بکە مەز لەمە دەوڵاتانی ئەوروپا بازی دروستکردن هێزێکی تایبەت بە خۆیان 800 تریلیۆن تەرخان کراوە بۆ ئەو ئەینە و ئاسان نییە بۆ یەکێتی ئەوروپا هێز دروست کات کە خەڵکی ئەوروپی ڕاهاتووە بۆەوەی سەربازی نەکا بۆی لە سزای ئەمریکا بەحەسیەتەوە ڕەخنە لە ئەمریکا بگرێ کە شەڕخوازەوە ئەمان خۆیان شەڕ نەکەن بەڵام ناچاریە یانسە لە ئیتالیا دیبیتی ئەوە هەیە کە خزمەتی سەربازی بهێننەوە بۆ ماوەی ساڵێک بۆ هەم باشێک بینە سەر خۆڵاتی ناوەڕاست خۆڕڵاتی ناوەڕاست سەبارەت بە عێراق عێراق هیچ سیاسەتێکی تایبەتی ئەمریکا هەیە بۆ عێراق یاخود عێراق گرینگە بۆ ئەمریکیەکان چۆنە ینی پێڕوانیان بۆ عێراق وەزانی ترامپ پێی وایە کە شەڕی عێراق هەر نەبوو ببوایە ئەگەر ئەو سەرۆک وایە قەت شەڕیوان نەبوو ئەنی لەگەڵەوەدا بوو سەدام بمێنێتەوە کێشە نییە بەلایەوە کێشە نیە بەڵام لە ئێستا عێراق بەش لە ناو پرۆسی ئێرانە ئاوینێ لەو ڕوانگەیەوە سیرێکە بەڵام هەوڵیشیان بۆ نەفشاری بەردەوامەکەنەوەی کە نەوتی هەرێم بڕوات یان پەیوەندی باشتر بێتەوە و عێراق مەترسی نەبێ بۆ سەر ئیسرائیل و بۆتر پەیوەندی لە ینی ئەوەی کە دوێنێ سوودانیش لێرەوتی عێراق خۆی بڵێم جۆرێک بێلایەن بێ لەینەکان بۆ ئەوەی نەبێت هاوسنگی پاراست توێستان عێراق لە بینی ئێران و ئەمریکا تا ڕادێک خودی سوودانیش خۆی لە ڕاستیە ینی ئەوە نییە عێراق کرد بێتی هێزە عێراقیەکان کەوتنە بربەستی بەردەم ئەو بژاردەیە کە بیان بەردەوام ببن و لێیان نەدرێ یان ئەوەستن ئێرانیش بۆی عێراقی لەدەست نەچێ پێی باش بۆ ئەم هێزانە بوەستن ئێران ناتوانێت مجازەفە بە عێراقا و کاوەکەوەی بێ من و بە غەزە و بە لوبناان و بە شوێنانی ترەوەی یان نایەوێ عێراق لاواز بێ لە دەستی چیان حکوومەتەکەی بڕوخێ شتێکی لۆ جۆرە بۆیە یعنی وای بە باش زانی کە عێراق بوەستێ یا بکشێتەوە ئەمەش هاوکاری کرد عێراق خۆی خەڵک چاوەڕێ بۆ گۆڕانکاری کە لە سووریا ڕوویدا بگاتە عێراق ئەنی وەکو گۆڕانکاریەک لە خودی دەسەڵاتی عێراق ئەمە ڕوودەدات یاخود هەندێک پێشبینیانوا بوو دوای گۆڕانکارەکانی سووریا جگەر لە گۆڕینی بڵێن ڕژێمی ئەسەد ڕەنگە لە ڕووی سنووریشەوە ناوچەکە دەستکاری بکرێتەوە ڕوودەدات باوەڕ ناگەم لە ڕووی سنوورەوە هاهێن بەڵام لە ناو سنوورە یان بۆ نمونە سووریا کۆمەڵگای نێودەوڵەتی ئەوێ سووریا ببێتە وڵاتێکی فیدرال حکوومەتی مەرکەزی ینی دەسەڵاتی مەرکەزی لەم ناوچەیە وەکو هێن نەمێنێت بۆیە هینە ینی ئەوەی هەستی پێکەم ئەوەی لە سووریا ڕوویە کەس چاوەڕانی نەکرد ڕوویە ئەوە نەبوو پلاندا ڕێژراوە ئەو شتانە بێت بۆیە لەوەی لە شوێنێکی تر دووبارە بێتەوە بە دوورێ بینی ئەنی گۆڕانکاری سنوور ڕوونادا بەزەوەی عێراق هیچ لە ڕووی دەسەڵاتی شۆ پێوانە ڕووبدا ینی ئەو گۆڕانکاریە چکە لایەنە شیعەکان ترسێکی زۆریان هەبوو دوای سووریە ینی قەلەقێکی زۆر هەبوو گۆڕینی دەسەڵات ئەوە ڕوونادا زانی چۆنە ینی سووریا لە ناو گەنی بوو هێزی نەبوو کاتێک هێزەکانی ئەحمەد شەرع هێرشیان کرد سوپای سووری بەرگری نەکرد بەڵام لە عێراق خەڵکەیە شەڕکە لە عێراق کە دوای کەوتنی مووسڵ یعنی ئەوەی کە لە سووریا ڕوویە لە کەوتنی مووسڵ ڕوویە لە عێراق لە کەوتنی مووسڵ سوپای عێراقی شەڕی نەکرد یان نەیتوانی شەڕکە ئەمان هاتن چیان کرد سوپایەکیان دروست کرد کە ئێوە شەڕکە کە حەشتە بۆیە ینی هاوشێوە نین عێراق و سووریا باشە پێویست بە گفتوگۆکانی ئێران و ئەمریکا با دوات تەوەریشمان بێ چۆن لێی دەڕوانی و پێ دوایە بەس بەرنامە ئەتۆمیەکەیە خۆی لە ڕوودەدا بڵین لە سەرتاوە خۆی تۆ هەر داوای پێشبینیم لێەکەی پێشبینیش ئاسان لە سەرتاوە ینی پلانەکەوا بوو تەنیا چەکی ئەتۆمی نەبێ بەڵکو بۆ بڵێم هاوکاری هێزەکانی تر بێ چەکی بالستی بێ ئەموانە
بەڵام ئێستا ئێران ئەولەوێتەکەی ئەوەیە کە بەڵام بمێنێتەوە و ئاڵۆقەکەی لەسەر سوک کرێ. ئەمە دوو ئامانجی ئێران. ئامانجی ئەمریکەکانەوەیە کە ئێران نەبێت خاڵیچێکی ئەتۆمی، بەڵام لایەنێکی ترەیە ئەڵێ ئێران لاوازە با کۆتایی بێت. پێ دوێ لەم قۆناغدا ئیداری ترامپ خواستی بێ ڕژیمی ئێران گۆڕێ لەسەر ئەوەستاوە ئەم قۆناغە بەرەکوێ چێت، ئەم دانوستانانە بە چه ئەنجامێکات. ئێستا هەردوو لاوا دەرەخەن کە هینەوە چەند ڕۆژی داهاتوو لە ڕۆما جارێکی ترێکترە بینەوە وکوتم ئیتالیا ئێستا دۆستی ئەمریکایە زەمینە سازە ینی ئەبێت لەسەر و بنەمایەت بیخوێنەوە کە چەند هەنگاوێک بنێن ئایا ئەگەنە بن بە ینی جیاوازی گەورە و ڕێگری یان ئەگەنە ئەوەی کە بەردەوام بن. ئێرانش کاتیەوێ ئەوە ترامپیش سەرکەوتنیەکیەوێ پێ دوای ڕێک دەکەون یا خۆت بڵێن جەنگێک ڕوودا پێشبینی دەکەین. بۆ من واسی یەکەم کە کۆمەڵێک هێز هەن کە بەرژەوەندی جیاوازیان هەیە و کاریگەریشیان هەیە و لەسەرەوە وەستاوە کە شتەکان چۆنە ڕوا ئایا شتەکان چۆن ڕوا نازانن. چکە ڕاستی ئەو تیمەی کە لە ئەمریکەکان دانوستانەگە تیمێکی دانوستارکاری ڕاستەقینە نییە، چکە تۆ بێ بێیت خەڵکێک شارەزای چەکی ئەتۆمی بێ، شارەزای پیتاندن بێ، شارەزای ئاستی ئەوە بە چۆن ئیدارە بکات چۆن چاودێری کرد هەموو ئەمان نەهێنن. بەس بۆچی نوێنەری خۆی ناردە بۆ دانوستانێنی خەڵکی بۆ نۆکو وەزارەتی دەرەوە پێ دوایانی ئەوەی کە پێ دەڵێت دەوڵەتی قوڵ لە ئەمریکا ئەمریکا یان ناوەندەکانی لە کۆڵینەوە بێ وەزارەتی دەرەوە بێت خۆی جاری پێش و CIA و ئەنجومەنی ئاسایش دەستیان بە پرۆسەیە کرد بەنیهێنی لە مەسقەڵ. ئێستا مایک وۆڵتز کەوە ئەنجومەنی ئاسایشە کێشەی هەیە، کێشەی سیگناڵی هەیە، کێشە بۆیە لەلایەن ترامپەوە ینی لەژێر فشارە ڕەنگە یەکێک بێلەوانەی کە بەم زوان لا ببرێت. نازانم کێشەی سیگناڵ بۆ ئێوە چەند ڕوونە یعنی ئەوەی کە لە سیگناڵ ڕوویدە بۆیە ینی چاوەڕان ناکرا وڵت بنێرێ بۆ دامستانەکان و ترامپ سیقەی بەم برادری خۆی هەیە و ئەستەکە ئەمە لە ڕووی ئابووری و لە ڕووی بازرگانی و سەرکەوت بۆ لە ڕووی دامستانی شۆ سەرکەوت. تێڕوانینی جیاوازێ لە بین نێتەنیا و ترامپ بۆ ماوە لەگەڵ ئێران باز دەکرێت نەتەنیاو شەڕ بکرێت شەڕ بکرێت. ترامپ شەڕی ناوێکو ئەوەی دیارە ترامپ هەر خۆشی و دەنگدەرانیشی شەڕیان ناوێ وایە بینن شەڕ نایزەری ڕووی ئابووری و زیان بەخشە بۆ ئەمریکا جیاوازی گەورە هەیە لە نێوان لە ڕوانگەیە. بەڵام دڵنیایی هەیە ینی ئێمە زانی پێشەوەی دانوستانەکە ببێت نەتەنیاهو لە کۆشکی سپی بوو ینی ئەوە نەبوو سوپرایز بێ یا جیهین بێ ئاگا بێ لەو پرس. بەس سی ترامپ کۆتایی یاخود بەگوێ ئیسرائیل دەکا وەکو لەدانی گورجی سەرباز لۆبی لۆبی جوولەکە لە ئەمریکا لەسەر ڕووداوەکان ئەگەر ترامپ سەرکەوتوو بێ لە پرۆسەی ئاشتیاوە لە ئاشتی بڕێوەچێ ئەگەر ئاشتی بگادە بنبەست ئەوە ئەو بەرەکەی تر بێت. باو کۆتا پرسیارمێ پێشبین دەکرێت ڕێکەوتنی ئەتۆمی زیندوو بکرێتەوە 2015 یاخود سەبارەت بەش پێشتری هەیە ئەوەی لەگەڵ ئۆباما کراکاری ینی وەکو شتێکی ئامادەیە بەڵام ترامپ نایەوێت هیچ شتێ بکە کە ئۆباما کردی خۆی ئەوەشی هەڵۆشانەوە لەبەرەوە ئۆباما کردبووی. بەڵام بەدڵنیایی ئەوە ئامادە ینی ئێستا ئەمانەی ئەم دوو سێ کەس لە ئێرانەکان بەشدارن دوانیان لە هەمان دانوستانە لەگەڵ زەریفا بەشدار بوون لە جاری پێش بۆیە ینی ئێرانەکان وایە بێن بەردەوامیەکە لەو پرۆسەیە بۆ ئەمریکیەکان وایە زەن دابڕانێکە بەڵام ئەگەری زۆرە بگەڕێنەوە بۆ هەمان فۆرمیلە. باش بەدا پرسیارم بێ وەکو ترامپ پێشبین دەکرێت وەکو چۆن و توێژی لەگەڵ سەرۆکی کۆریای باکوور کرد ینی لەگەڵ خامنەیش بیکات خۆی ئێستا نامەیەکی نووسیوە بۆ خامنەی 23 نامەی نووسی بوو بۆ سەرۆکی کۆریای باکوور 23 نامی نووسی و پێشتر بەڵێ زای نامەی دووەمی کە نووسێ. چاوەڕوان کراوە لە ئیشەکانی ترامپە؟ وەڵای سەختترین شت ئەوەیە داهاتوو بخوێنیتەوە لەوەش سەختترەوەی زانی ترامپ چیەکە. سپاس دەکەین دکتۆر عەزیزمان کرد سپاسیامە دەبوون دەکەین. سپاس بۆ بینەرانی بەڕێز خواتە مەنگ.